لەگەڵ بەڕێز ئەمیر عەبدوڵڵا چارەسەرکاری دەرونی قسە دەکەین. بەڕێز ئەمیر بیانیت باش زۆر بەخێر بێت. خۆشحاڵین ئەم بەیانیە لەگەڵ ئێمە دای. ژاو وەکو سۆڤان گوتی خۆی ناوەکەی ناخۆشە، سزای ئەوەی لە شوێنێک بین، لە هۆڵێک بین، لە ژوورێک بین ژاو بێ. چی بکەین بۆی خۆمان لە ژاو بپارێزین؟ ژاو تەنیا ئەوەیە کە ئێمە لە کۆڕێک دانیشتون ئەو ژاوە دەیان ژاوی دیکە هەیە، چۆنە؟ بەڵێ سەرەتا ئەگەر پێناسێکی ژاو بکەین بەگشتی ژاو بریتە لەو دەنگانەی کە نەخوازراوە یان بۆ بیستن ئیسعازە لای کەسەکان، دەنگێک یان کۆمەڵە دەنگێکی تێکەڵەکە زۆر جار مانادار نین و بیستنیشی ئەبێتەوەی مای بێزاری لە لای ئەو کەسانی کە ئەیبیستن. حەزەکەم بە قسەیەکی ڕۆبەرت کوخ دەست پێ بکەم، خاوەنی خەڵاتی نۆبڵ لە بواری بایۆلۆجیە، کە ئەڵێ ڕۆژێک دێ مرۆڤایەتی ئەکەوێتە جەنگێکی سەختەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ژاوەژاوی دەوروبەری ناو ژینگەی دەوروبەری. وەک سەرەتا مەژەتان پێ کرد لە پاڵ ئێستا مەترسیەکانی ژاوەژاوی ژینگەی دەوروبەری مرۆڤایەتی وای لێ هاتووە ئاستی مەترسیەکەی گەیشتۆتە ئاستێک کە لە پاڵ پیسبوونی ژینگە و پیسبوونی ئاو دەریاکان ئێستا پیسبوونی دەنگی شەیەکە وەکو مەترسیەک تەمەشاکرێ بۆ سە مرۆڤایەتی. سەبارەت بەوەی کە چۆن خۆمان بپارێزین لە پاڵ پێشکەوتنەکانی دنیای ئەمڕۆیە، چ لە بواری تەکنۆلۆژیایە، چ لە بواری پیشەسازیە، لە پاڵ با بڵێن سوودەکانی کە مرۆڤایەتی گەیاندووە بەداخەوە لێکەوتەی خراپیشیەیە کە ئەگەر بێت و خۆتی لەگەر نەگونجێنی یا خۆتی لەگە نەپارێزی ڕەنگە کاریگەری نەرێنی درێژخایانیان هەبێت لە سەکەسەکانیان ئەگەر لە جیلەش نەبێت لە جیلەکانی داهات و کاریگەری. کەواتە بە پێش ئەوی کە بینە سەر لێکەوتەکانی با باسیۆکین هەر یەکێک لە ئێمە من بۆ خۆم تووشی شتە بوو تر نازام تۆی بینەر کە ئێستا بینەری ئێمە تووشی شتە بوو یانە با بزانم کاک ئەمیر و هاکاریش تووشی بوونیانە لەناو ئۆتۆمبیلی تەجیلی ئۆتۆمبیلەکە ئیشەکات لەلایەوە دوو کەس قساکەن دانێ لە پێشەوە دانێ لە تەنیشتە و هۆسە و هەڵایەکە لە پڕ ئەی کوژێنیتەوە تەجیلەکە ئەوانیش بسکتەون هەل لە خۆتان ناڵێ خەی ئەوە چی بوو قەتەکان لێنەوەی کە لە ڕێکی زۆر دوور ڕات کردوی پاشان دەوەستی هەل لە خۆتەوە هەستەکەی ئۆ من لە چ حاڵەتێکا بووم ئاها هێور بوومەوە. کەواتە بابزانین ئەمە چ لێکەوتێکی هەیە گەر تۆ بە بەردەوام ئەگەر نەکوژێتەوە تۆ هەستی پێ هەر هەستەکەی ئیزعاجی بەڵام نازانی مۆزۆچیە کە ئەکوژێنرێتەوە تەجیلەکە و دەنگە بەرزە و ئەو قسەکردنە نامێنێ اینجا هەستەکەی لە چ دۆخێک بووم بۆ لە ژێر فشارێک ئەگەر بەردەوام بێت ئەوە ئێمە ئاگامان لێ نەبێت چ لێکەوتێکی لێکەوێتەوە. سەرەتا بۆ تەفسیری ئەوەی کە کاتێک کە ئەو دەنگە ناخۆشە کاریگەری ئەو دەنگە ناخۆشە نامێنە بۆچی ئەس بە ئاسوودەی یەکەین ئەو دەنگانی کە لە دەوروبەرمان هەن یەکەی پێوانەکردنی دەنگ یەکەیەکە پێوترێ دیسیبێڵ ئاستی توندی دەنگەکانە پێوێ. لە ڕووی زانستیەوە ئەو دەنگانەی کە لە بینی 30 بۆ 50 دیسیبێڵن تا ڕادەیەک ئاساین بۆ نەوەکو دەنجی قسەکردنی ئێمەکە گفتوگۆکەین پێکەوە. بەڵام کاتێک ئاستی توندی دەنگەکە لە 50 دیسیبێڵ بەرەو سەرترە بێ ئەوە بێتەوەی دروستبوونی بێزاری تەنانەت کاتێک ئەگاتە 100 ئەوە ئەبێتەوە هۆی زیان و مەترسی گەورە بۆ سەر بیستن. ئێمە زانین کە ڕێخستنی فرمانەکانی جەستەی ئینسان و تەنانەت لایەنی دەرونیشی هەمووی پێویستە بە هۆرمۆنەکانەوە. کاریگەری دەنگی نەخوازرا و کاتێکە دەنگێکی نەخوازراویان ژاوەژاو بە جۆمانەکەوێ دەیبیستین ڕاستەخۆ کاریگەری بە لەسەر دەردانی کۆمەڵە هۆرمۆنی وەکو ئەدرینالین و کۆرتیزۆل کە ئەو هۆرمۆنانە بەرپرسن لەوەی کە مرۆڤ خەنە بارودۆخێکە و پێ گوترە فایت ئۆر فلایت واتە بارودۆخی ڕاکردن یان ڕوبەڕووبوونەوە. زۆرجار کە ئینسان کە تووشی بارودۆخێکی نەخوازراوە بێ خۆی ئامادەکە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی و حاڵەتە بێتەوە بجەنگە یان ڕابکە. ئەو هۆرمۆنانە بەرپرسن لەوە. یەکێک لەوانەی کە ئەو هۆرمۆنە با بڵێن هانەدا یان چالاکیەکە ئەو دەنگە نەخوازرا و بەردەوامانە. ئێمە وەک دەزانین کە تەنانەت لە کاتی خەوتنی شاستی بیستنێکەکە لەو هەستانی کە چالاکە کاتێک ئەمە خەوتی نستی بیستنە کار دەکات بۆیە تەنانەت کاتێک کە ئێمە خەوتوین و ئەگەر لە ژینگەیەک بین لە شوێنێک بین کە ژاوەژا و دەنگە دەنگێکی بەردەوامی لەسەر لێبێ ئەو دەنگە و ئەو ژاوەژاو ئەبێتە هۆی ئەوەی کە بەبێ ئاگای خۆمان کاریگەری لەو هۆرمۆناناکە واتە بە پێویستی خۆمان ئێمە بەرداوام لە حاڵەتێکی ئامادە باشێن کەمش کۆمەڵێک نیشانە و لێکەوتی خراپ بە دوای خۆیان وەکو هەستکردن بە سترێسێکی بەردەوام هەستکردن بە فشارێکی درێژخان بەبێ ئەوی بزانی هۆکارەکەی چیە چالاکبوونی سووڕی خوێن زیادبوونی لێدانی دڵ هەناسە توندی تەنانە دەگاتە حاڵەتێکە زۆر جار ئەو
لێدانی دڵەکە بەردەوام ئەوە خێرا لێ بدا لە داهاتوو ئەگەر ماوەکی درێژخان بێتەوەی جەڵتەی دڵ و کاگەمیر مەرجە هەموو دەنگە دەنگێکی گەورە هەموو ژاوە ژاوێک نائاسوودەی دەرونی بێ یان هەندێک جار ڕەنگە ببێتە هۆی خۆشی دەرونیت بۆ نمونە لە ئاهەنگەکان لە هۆڵێکی تۆ برایەکەت جەواز دەکا حەفلەی خۆتە یان هەر شتێکە چەندی مۆسیقا بەرز بەهێشتە هەر پێت کەمە بەتوبی هەر پەڕی وەکو سوسکە وەکو ئەوەی خۆمان دەڵێن ئەو کاتانش هەر ناسەقام ژیری دەرونی دروست دەکە یان پاشان کاردانەوەی لەسەر دەبێت بەڵێ ئێمە لە سەرتا باسمان کرد ژاوەژاو زۆر زار دەنگەکان بێمانانیان پێناسە نەکراون و نەخوازراون سەبارەت بە بۆ نمونە دەنگی هۆڵی ئاهەنگێک ئەو لە ڕووی جەستەییەوە ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر بیستن و پەردەکانی جوانە و لە ڕووی فیسیۆلۆژیەوە ئەوان لێگەڕین بۆوانی کەسانی مختص بەڵام لە ڕووی دەرونیەوە کاریگەری نەرێنی نابێت چکە یەکەم ئەو شتە با بڵێ خوازرا و بەویستی خۆتە و خۆت لێ ئامادەبووی و حەزت لێیە دووەمیش دەنگەکە مانادارە یعنی وەگەوە نیە کە بۆ لە کارگەیەکی دەنگی ئامێرێک بێ و بەردەوامی زعازتکە بۆی لە ڕووی دەرونیەوە ناچکە ماوەکەشی کورتخانە لەوانە تو چەند سەعاتەگەل لە مانگێکە چەند جار هەڵکەوێت و بەشداری ئاهەنگێ بکەی بەرداوام نیە بۆیە نەخێر وەکو ئەوە نییە کە تو لە کارگێکیشکەی ڕۆژانە دەنگێکی نەخوازرا و گوێ لێبێ باشە شتێکی دیکەمان هەیە ئەگەر بین سەیری شارەکان بکەین ناوجەرگەی شارەکان بەهۆی زۆری ئۆتۆمبیلەوە و لێدانی هۆڕینەوە و قەرەباڵخی بازار خەڵک هەوڵەدا زۆر زیاتر بکرێتە پەڕی شارەکانەوە بۆ نمونە ئێستا بینانەی کە دروست کراوە لە دەوروبەری هەولێر پرسیار لە یەکێکە لەکوێی ئەڵێ بۆ نمونە لە فڵانە شوێنڵی دووری ئەڵێ نا ئەو نەخۆشە دووری لە دەنگە دەنگ ئەو نەهادە ئەوە نە ئارامە چەندە ئەمە کاریگەریە بێتە سەر ئەوەی کە تەنانەت لە ڕۆی ژینگەوە ئێمە ئاسوودە نەبین لە ناوجەرگەی شار بژین بەمەرجێ هەموو کاروبارەکان لە ناوجەرگەی شارە تۆ هەموو کارەکانت لەوەیە چۆن نەکرێت ئەم ژاوەژاوانە کەم بکرێتەوە ئاسوودیەمان بۆ گەڕێتەوە بەڵێ وەک لە سەرتاش باسمان کرد کە کۆمەڵێک لە دنیای ئەمڕۆیە کۆمەڵێک با بڵین بابەتێک هەڵبەژیانی ڕۆژانەمان بووە تەنیا چارەسەر ئەوەی ناتوانین بنبڕیکەین و وازە و شتانە بێنین بەرەبەر دوورەکەوینەوە تەنیا چارەسەرەوەیە پێویستە قبوڵیان بکەی و خۆیان بگونجێنینیان بە شێوە خۆمان بگونجێنی کە کەمترین زیانێ بۆ سەرمانەیەکێک لە شێوازەکانی خۆگونجاندن لەگەڵ ژاوەژاوی دنیای دەرەوە و دەوروبەرمان ئەوەیە کە دروستکردنی یان دۆزینەوەیەکی ژینگەیەکی هێمنتر یان دوورکەوتنەوە بە پێی توانە لە سەرچاوی ژاوەژاوەکە ڕەنگە تو لە شوێنی کارەکەت لە کارگەیەک ئیش بکەی نەتوانی بوون وازە کارەکەت بێن یان بەتاواتی ژینگەکەت بگۆڕی بەڵام بۆ شوێنی نیشتە جێبوونیدان و شوێنی با بڵین حەوانەوەت ینی خەڵکەکەش ئێستا سەبر خۆی تێگەیشتووە لەوەی کە کاریگەری ئەو دەنگی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل و ئەوانە چەند تەسیری هەیە لەسەر میزاز و نەفسێتیوانەی بۆیە وردە وردە بەرەو کەنار و بەرەو دوورکەوتنەوە لە ناو جەنجاڵی شارڕوە ئەوە یەکێکە لە شێوازەکانی خۆگونجاندن هەڵبەتە ئەوە کارێکی تاکە کەسیش نییە لەسەر ئاستی بۆ نمونە شارەکە و لەسەر ئاستی حکوومەتیشە بێکاری بۆ بکرێ وەکو گرنگیدان بە دروستکردنی پشتێنی سەوز لە شارەکانیان ئەو بینایانی کە دروستە کرێ ئەو ماوادانی کە تیایی بەکاردێ پێویستە عازل و دەنگوەر بوون بۆ ئەوەی کە کەمترین دەنگە دەنگ بگوازرێتەوە بۆ دەرەوە یاخود ئەو ئۆتۆمبیلانی کە هەتەنانەت هاوردا ئەکرێ پێویستە ڕقابەی لەسەر بێکە کەمترین دەنگە دەنگ و ژاوەژاو دروست بکەن زۆر باشە کاگەمیر لە هەر خێزانێک بێگومان دەزانین منداڵ هەیە و دایک و باوک کۆڵگەی ڕئیسین منداڵەکان ڕاستەوخۆ دەبنە ئاوێنەی دایک و باوکیان باشە زۆرجار دایک و باوکەکان هەموو مرۆڤک وەکو یەک نییە لە ڕووی دەمارگیریەوە ئینسانی تووڕەن ئینسانی بەهات و هاوارن دەنجیان زۆر بەرزە لەسەر بچووکترین شت بە دەنجی بەرز دەگەڵ یەکتر قسە دەکەن ژاوەژاو بۆ منداڵەکە دروست دەبێت کاریگەری لەسەر دەرونی منداڵەکە چییە کاتێک دایک و باوک بەردەوام ژینگەیەکی بە ژاوەژاویان دروست کردی لە ماڵەوە بەڵێ هەڵبەتە مناڵانی بچووک لە تەمەنی ساواوە هەتا تەمەنی با بڵین 6 ساڵی ئەوانەش ئەگەر کەسی گەورە و هەرزەکار و پێگەیشت و جارێک معڕەز بێ بۆ ئەوەی کە متەئەسیر بێ بە سەوتی خراپ و ژاوەژاو ئەو مناڵی بچووک کاریگەرێکی ینی زیادە ڕەوینی ئەگە بڵین دوو ئەوەندێ لە بەرەوەی هەستەوەرەکانی هێشتان بە تەواوەتی ئاشنا نەبوون لەگە ژینگەی دەرەوە ڕەنگە دەنگی بچووک زیاتر ئەوانە با بڵین بور و ژێنە هانیامدا ڕایان بچڵەکێنێ کاریگەری ئەمەش جگە لەلایەنە تەندروستیە جەستەیەکەی کەی دەرەکەوێت کاتێک کە مناڵەکە گەورەترە بێ ئەو کاتە با بڵین لە ڕووی کەسایەتی و ڕەفتارەکانی و کاریگەری نەرێنی ئەو ژینگە پڕژاوەژاومان بۆ دەرەکەوێت لەوەی کە
مناڵەکە دائیمان لە ترس و دڵە ڕاوکەیاژی مناڵک دروستە بێت کە لە ڕووی کەسایەتی و کەسایەتێکی ڕەنگە لاوازێ بێ باوەڕ بەخۆبوونی کەم بێ بە کەمترین دەنگڕا بچڵەکەی بۆیە هەڵبەتە فەراهەمکردنی دروستکردنی ژینگەیەکی ئاسوودە بۆ خۆمان چەند گرینگە بۆ لە خێزانەکە هەبوونی ئەگەر مناڵی بچووکی تیاابێ ئەوە زۆر زۆر پێویستە و زۆر پێویستە لە بەرچاو بچیرە. زۆر چاکە لە شارە گەورەکانی جیهان هۆنگ کۆنگ یەکێکە لەو شارانەی کە پڕژاوەژاوترین شارە لە دنیای ئەتوان بڵێ لە ڕیزبەندەکانە لە یەکەمەکانە. بابزانین کوردستان چۆنە؟ ئێمە لەکوێین؟ باشە ژاوژاومان کەمە زۆرە چۆنە؟ وەڵا سەبارەت بە کوردستان پێم وانە داهاتایەکی دەقیقە بێ کە لە ڕووی ڕیزبەندیکردنی ئەوەی کە شارێکی وڵاتێکی جەنجاڵیان ژاوژاوانە لەکوێ بەڵام یەک نمونێک بێنمەوە پێم وابێ لە ساڵی 2011 توێژینەوەی کرا لە حوت شاری ئەوروپا ئەوانەی کە لە فڕۆکەخانەکان و نزیکن فڕۆکەخانی گەوریان یا توێژینەوە کرا لەسەر ئەو کەسانەی کە لە دەوروبەری فڕۆکەخانەکان نیشتەجێن لە کۆتایی توێژینەوەکە دەرکەوت کە ڕێژەی بەکارهێنانی دەرمانی کەمکردنەوەی فشار و خەمۆکی لە لای ئەو کەسانە ڕاستەوانەیە لەگەڵ ئاستی ئەو دەنگانی کە لە فڕۆکەخانەکەەوە دەرچواتە بە زمانێکی تر بڵین ئەگەر لە مانگێکە ڕێژەی گەشتکردن لەو فڕۆکەخانانە زۆر ببێ و دەنگە دەنگ و ژاوەژاو زۆر ببێ وای کردووە کە فشارێکی زیاتر بۆ خەڵکەکە دروست بێ زیاتر پەنا بۆ بەکارهێنانی ئەو دەرمانانە بەرن کە بۆ بەکاردە بۆ کەمکردنەوەی فشار و تەندروستی. زۆر باشە کاکەمیر تایبەت بە ژینگەی کار ینی هەندێک کار هەیە پەیوەستە بە جەستە هەندێک کار هەیە پەیوەستە بە بیرکردنەوە و بە مێشک و بەو بابەتانە ئەوەی کە جەستەی یا ڕەنگە ژاوەژاو زۆر کاریگەری لێ نەکە و خەریکی کارەکەی خۆی بێ بەڵام تا چەند ژاوەژاو کاریگەری لەسەر ئەو کارانە هەیە کە کاری مێشکین ینی تۆ مامۆستای وانە دەڵێەوە ژاوەژاو لە پۆل هەیە ئێمە ڕۆژنامە نووسین خەریکی هەواڵ نووسینی لە دەستگایەک کاتێک کە ژاوەژاوێک دروست دەبێت تا چەند ئەمانە کاریگەری خراپی دەبێت لەسەر ژینگەی کارکردن بەتەواوی. بێگومان وەک باستان کرد ئەو کارانێک کە پەیوەندی با بڵین بە توانای پەیوەستە بە بیرکردنەوەی کەسەکە ژاوەژاو کاریگەرێکی ڕاستەوخۆی هەیە چونکە بە دەرەجەیەک تەسیریە بێ بەسەر تەرکیزکردن و فۆکەسکردنی ئەو کەسە وەگەزانی کە و کاتێکە تەرکیزی کەسەکە لەسەر کارەکە نەما تەرکیزی بچڕە ڕاستەوخۆ کاریگەری ئەبێ لەسەر ڕادەی داهێنەری و خەلاقیەتی ئەو کەسە لە کارەکە بۆیە ئەگەر لە کاری جەستایی یا ئەگەر کاریگەری نەبێ یەکجا کاریگەری لەو کارانی کە پەیوەستن بە بیرکردنەوە بەداهێنان بێگومان تەسیرێکی زیاتریە بێ و هەڵبەتە بۆ ئەمەش ئەتوانین کە ڕێگا بگرینە بەر بۆ کەمکردنەوەی ئەو ژاوەژاو بە تایبەتی بۆ کارانی کە پەیوەندی بۆ دەبێت کەسەکە ئاسوودە بێ و لە شوێنێکی بێدەنگا بێ بۆ نمونە ئەگەر هەر هیچ نەتوانین ئەو ژاوەژاو دەنگە بە تەواوەتی بنەبڕی کەنیان لێ دوورکەوینەوە لە ئێستاە بیستۆکەیە بەکاردێ بۆ تایبەتە بە کەمکردنەوە کبکردنی دەنگ ئەتوانی سوود لەوە وەربگری یان ڕەنگە بەپێی توانە بتوانین ئەو دەنگانی کە لە دەوروبەرمانن کاتێکە دەنگ ژاوەژاوێک لە دەوروبەرمان هەیە وا لێ بکەین ئێمەش ئاستی کارەکەی خۆمان کەم بکەینەوە بۆ کەمترین ئاس بۆنە لە زیاتیەوەی لە کاتێکە خەریکی چەند کارێ بین تەنیا فۆکەس بکەین تەرکیزمان بکەینە سەر یەک کار ئەو کاتاتوانی باڵێن باشتر کارەکە ئەنجام بدەین یاخود کارێک بکەین کە ئەو سەرچاوانەی کە هۆکاری دەنگە و ژاوەژاون کەمیان کەینەوە بۆ نە من لە شوێنێکم ئەگەر لە کاتە دەنگی هاوکارەکان و هاوپیشەکانم دێ و مۆبایلەکەشم بەکاردێنم و کۆمپیوتەرەکەی بەردەستیشم شتێک لێ دەوان تەماشای شتێکەکەم ئەتوانی ئەوانە مۆبایلەکە کۆمپیوتەرەکە لابەری بۆی کەمترین دەنگمان لەسەر بێ و تەنیا ئەوەی کە ئەو دەنگانی دەوروبەرەوەش کە لە توانای منیان کۆنتڕۆڵیان. کاگەمیر ئێستا بەسێوەمان کرد کە لە هەندێک شوێنەوە بە دوای هێوربوونەوەی ناخی خۆمانە ئاگەڕین بۆی کە هادەبین و لە شوێنێکی جەوێکی چۆنەڵی کەشێکی ئاسوودە و ڕیلاکس بین. یۆگا یەکێکە لەو وەرزشە ڕۆحیانەی کە پێویستی بە بێدەنگیەکی باش هەیە تۆ گوێ لە هەندێک میوزیکی زۆر میدیتیشنی سادە ئەلی بەڵام لە پێچاوانەکەی وەرزشێکی دیکەمان هەیە لە هۆڵەکانی لەش جوانی ئەوەی گۆرانی زرم و کوتبێت لەوێ لێ ئەدرێ تا چەند کاریگەری هەیە لاشەیەک ماسوولکەیە کە تۆ دروستیەکەی بنیادی ئەنەی بۆ ئەوی کە ماسوولکەیەکی جوان دروستکەی ئەو دەنگە ژاوەژاوە چکە دواتر لە ڕووی دەروونەوە باسمان کرد کە کاریگەری هەیە باشە بەو شێوە گوێمان لە دەنگی بەرز بێت لە دروستکردی ماسوولکە و لە کاراکردمان لە ناو وەرزشەکە و حرەکەمان زیاتر بێ یان نا ئەوش هەر ژاوەژاوێکی دیکەیە بۆ خۆی
هەڵبەتە طبیعەتی ئەو شوێنی ئەنجامدانی یۆگا لەگەڵەوە شێ کە باستان کرد پێم وابێ هەڵەنە بوو زومبای پێڵن طبیعەتی ئەنجامدانی کارەکان زومبا پێویستی بە مۆسیقاکی زۆر بەرز و ئەوش زرموکوتیە دۆک و دانس وایە ئەوش هۆسەیەکی زۆری تایە بەڵام یۆگا هەر بیدیتێشنێکی سادەیەوێ من مەبەستم لە هۆڵەکانی لەش جوان بەڵێ مەبەستم هۆکار چیە لەبەرەوەی طبیعەتی ئەنجامدانی هەرێکێک لەوانە جیاوازە و ئامانجی ئەنجامدانەکەشی جیاوازە بۆ تەنانەت ئەو مۆسیقایی کە بەکارش دە جیاوازە ئێمە لە وەڵە وەرزشیەکان ئەوانەی کە با بڵین یاری لە جوانیەکەنیان دابەزانی کێشەکەن لەبەر ئەوەی پێویستیان بە مۆتیڤیشنە بە هاندانە پێویستیان بە دەردانی هۆرمۆنەکان وەکو ئەدرینالینە بۆیە پێویستیان لە پاڵەوە لەگەڵ بۆیە پێویستیان بە مۆسیقایەکە یاخ بە شتێکە کە هانیان بدە زیاتر بەرەو جوڵی زیاتر بەڵام یۆگا لەبەرەوەی ئامانجەکەی ئاسوودەبوون و هێوربوونەوەیە بۆیە هەڵبەتە مۆسیقای بەکار بەڕێز کاک ئەمیر عەبدوڵڵا چارەسەرکاری دەرونی زۆر سپاس بۆ لەگەڵ ماستان خۆش سپاس.